ئەم کاتتان باش ڕووسیا بە تایبەتی پاشەوەی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەربەرەکانی و شەڕی نێو سووریا وەک جەمسەرێکی سەرەکی بەهێز لە ناوچەکە و لە جیهاندا دەرکەوت لەسەر ئەم پرسە و ئایندەی ناوچەکە پاشە و گۆڕانکاریانەی کە داعش لە سووریا و عێراق نامێنێ. ئەم بابەتە گەنگەشە دەکەم لەگەڵ بیرمەند و فەیلسوفی ڕووسی ئەلێکساندەر دوگین. بەڕێز دوگین، ئەم دەرفەتم لەگەڵێەوە پێخۆشە. سپاس. رووسیا بەشدارێکی سەرەکی شەڕە لە سووریا لە مانگی نۆی 2015شەوە لە شەڕی سەربازیدا بەشدارە. لەو کاتەوە ڕۆلی رووسیا لە سەراستی جیهان زیاتر دەرکەوت لە ناوچەکەدا. ئێستا رووسیا دەیەوێت چ ڕۆڵێکی لە جیهاندا هەبێت؟ سەرەتا دەڵێم رووسیا لە ساڵانی نەوەتەکان کرابووە دەرەوەی مێژوو لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت. ئێستا لەگەڵ بەڕێز پۆتین سەرۆکی ئێستامان خەریکی گەڕانەوەین بۆ ناو مێژوو، خەریکی بنیادنانەوەی رووسیاین وەک یەکێک لە هێزە سەرەکیەکان لە ناوچەکە و جیهاندا. یەکەم ململانێمان لە سووریا بەرگریە لە بەرژەوەندی نیشتیمانیمان، بەو پێیەکە مۆسکۆ لی تێدەگات. دووەم، رووسیا دژی گەشەی جیهادیزمی ڕادیکاڵ و ئیسلامیزمی بناژۆخوازە کە ئێمە بە مەترسی و هەڕەشەی دەزانین بۆ سەر هەموو مرۆڤایەتی و مرۆڤ دۆستان. هەروەها بەرگریکردن لە نۆرمەکانی کۆمەلگای مرۆڤایەتی ئەرکی ئێمەیە. ئێمە ڕزگارکردنی ژیانی خەڵک لە دەست ئەو هەڕەشەیە بە ئەرکی خۆمان دەزانین. سێم، ئێمە دژایەتی جیهانێکی تاکجەمسەری دەکەین، دژایەتی ڕۆژاوا دەکەین بەرامبەر نیازەکانیان بۆ سەپاندنی بۆچووری خۆیان لەبارەی چاکە و خراپە یان کێ باشە و کێ خراپە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا. ئەم پەیامە بۆ کێیە؟ ئەم پەیامە بۆ هەموو جیهانە. بۆ نمونە بە دیاریکراوی مەبەستە ئەمریکایە؟ ئەمریکا ئەو هێزەیە کە هەوڵ دەدات وای بنوێنێت جیهان تاکجەمسەرە. بڕیاری تاگلایەن بۆ دابەشکردنی ڕۆڵ و پۆلینکردنی لایەنەکان بەسەر باش و خراپدا. پێویستە کۆتایی بەوە بێنین، چونکە لە سیاسەتی نێودەوڵەتیدا شتێک نییە بە ناوی کەسانی باش و کەسانی خراپ. پێویستە ڕوون بکرێتەوە کەسانی باش لە چ ڕوویەکەوە باشن یان کێ لەگەڵ ئەوە هاوڕایە. ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا تاکە هێز نین لە جیهاندا بۆ ئەوەی بڕیار بدەن. کەواتە پێویستە هەمومان پێکەوە بیر بکەینەوە لەوەی ئەسەد کێیە. ئەمریکا ناتوانێت لە بری خەڵکی سووریا بڕیار بدات یان لە بری خەڵکی عەرەب و جیهانی ئیسلامی بڕیار بدات کە کێ لە دەسەڵاتدا بێت و کێ بڕوات. دەبێ ئەو بڕیارانە بە هاوبەشی بدرێن، گوێ لە خەڵکی سووریا بگیرێت، گوێ لە عەلەویەکان و کورد و هەموو لایەنەکانی نێو و ململانەکە بگیرێت. پێویستە هەمومان پێکەوە کێشە جیۆپۆلیتیکەکە چارەسەر بکەین، نەک لایەنێک بەتەنیا. لەسەر پێناسەکەی خۆتان کە دەڵێن پیاوی باش و خراپ هەن، لە دیدگای رووسیاوە ئەسەد پیاوێکی باشە یا خراپە؟ ئەسەد هاوپەیمانی ئێمەیە. ئەو نوێنەرایەتی تاکە دەسەڵاتی شەرعی لە سووریا دەکات. لانی کەم بەلای نیوەی دانیشتوانی سووریاوە بە کەسێکی باشدا دەنرێت. هەموو ئەمانە هاوپەیمانمان بێت و نیوەی خەڵکی سووریا پشتگیری بکات و سەرۆکێکی شەرعی بێت، دەیکەنە کەسێکی باش نەک خراپ. ئێمە جەخت ناخینە سەر کەسایەتی ئەسەد، بەڵکو دەمانەوێت سووریایەکی دیموکرات، سەقامگیر و یەکگرتو دروست بکەین لەگەڵ پێدانی دڵنیایی بە هەموو پێکاتە ئاینی و ئێتنیکیە جیاوازەکانی نێو ئەو وڵاتە.
بەڵام بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە پێویستە کۆتایی بە قاعدە و ئیسلامیزی تونداژۆ بهێنین کە خەڵک دەکوژن، کورد دەکوژن تەنیا لەبەر ئەوەی کوردن، مەسیحیەکان دەکوژن لەبەر ئەوەی مەسیحین، عەلەویەکان دەکوژن لەبەر ئەوەی عەلەوین. کەواتە پێویستە تێگەیشتنی هاوبەش بهێنینە ئاراوە بۆ پاراستنی ژیانی مرۆڤ، هەروەها بۆ پاراستنی یەکێتی خاکی سووریا، هەروەها سەقامگیری. دوایەوە دەتوانین بە دیاریکراوی ئەو پرسیارە لە خەڵکی سووریا بکەین بۆ ئەوەی بزانین ئەوان ئەسەد چۆن دەبینن، کەسێکی باش یان خراپ. نابێ ئێمە بڕیار بدەین، تەنیا هەوڵدەدەین یارمەتی خەڵکی سووریا بدەین بۆ ئەوەی بژین، هەروەها مافی ژیانیان هەبێت. ئەوە زۆر گرنگە، مافی ئاشتیش. لەسەر ئەمە کەمێکی دیکە زیاتر قسە دەکەین. ئێستا دەمەوێ باسی سەردەمی دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەتی جاران بکەم کە ئەمریکا دوایەوە بۆ وڵاتێکی گەورە هێز لە جیهاندا. جیهان سوودی لەوە بینی یاخود زیە. بە دڵنیاییەوە ئەوە گەورەترین هەڕەشە بوو بۆ سەر مرۆڤایەتی، لەبەرەوەی جیهانی تاکجەمسەری مانای دیکتاتۆری گەردوونیە، جۆرێکی نوێی دیکتاتۆری لیبراڵیە، تاکە هێزێک بە کولتوری خۆی و ئەزمموی مێژووی خۆیەوە بە کۆمەڵێ بەهای ڕێکخراوی ئەمریکی دەیەوێ نیشانی بدات کە حاکمی جیهانە بۆ سەپاندنی بەهاکانی خۆی بەسەر هەموو کۆمەلگایەکی جیاواز و ئێتنیکی جیاوازدا. ئەوە گەورەترین هەڕەشەیە. پێم وایە جیهانی تاکجەمسەری هەڕەشەیەکی گەورەترە لەسەر مرۆڤایەتی لە چاو داعش. داعش دەستکردی ئەو جیهانە تاکجەمسەریەیە، دژمنێکی دەستکردە کە خزمەت بە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکات. یارمەتی دەرە بۆ ئەوەی بتوانێ حکمی تاکجەمسەری خۆی بەسەر هەموو جیهاندا بسەپێنێت. مادام داعشەیە، سەربازانی ئەمریکاش دێن بۆ ڕوبەڕووبوونەوەی. بەو جۆرە دەتوانن دەستوەر بدەنە کاروباری نێوخۆ، سنوورەکان دەبەزێنن. هەبوونی داعش و تونداژۆکان بەهانەیەکی باشە بۆ دەستێوەردان لە هەر وڵاتێکی خاوەن سەروەری و تێکدان و لە ناوبردنی دەوڵەتان. ئێمە داعش بە هەڕەشەیەکی دەستکرد دەزانین، هەڕەشەیەکی پلە دووە، بەڵام هەڕەشەی پلە یەک سیستەمی تاکجەمسەری جیهانیە. ناشمانەوێ بگەڕێینەوە بۆ جیهانێکی دوو جەمسەری. پێتان وایە هێشتا ئەمریکا سەرەکی ترین هەڕەشەیە بۆ سەر مرۆڤایەتی؟ ئەمریکا وەک من نەمگوتووە هەڕەشەیە، گوتم پێتان وایە ئەمریکا لە ناوچەکەدا هێشتا سەرەکی ترین هێزی جیهانە؟ بەڵێ. دیوێکی دیکەی پرسیارەکەش ئەوەیە ئایا ڕووسیا دووەمین بەهێزترین وڵاتە لە ڕووی سەربازیەوە؟ نەخێر، ئێستا ڕووسیا بەتەنیا ناتوانێت. ڕووسیا ناتوانێت هاوسەنگی هێز بەرامبەر ئەمریکا ڕابگرێت. ئێمە دووەم زلهێز نین، بەڵکو ڕووسیا نوێنەری سیستەمی جیهانی فرەجەمسەریە، نەک دوو جەمسەری. ئێمە خۆمان وە نابینین کە هاوسەنگی هێز بەرامبەر ئەمریکا ڕابگرین. ئێمە هەوڵ دەدەین گەشە بە سیستەمی فرەجەمسەری جیهانی بدەین. پێویستمان بە یارمەتی چینە، پێویستمان بە یارمەتی ئێرانە، تورکیا و وڵاتانی ئیسلامیە، پێویستمان ڕەنگە بە ئەوروپا و هیندستانیش بێت. ئێمە بە دوای شوێنگرەوە بۆ سیستەمی تاکجەمسەری ئەمریکادا دەگەڕین، نەگەڕانەوە بۆ دوو جەمسەری جیهان وەکو لە سەردەمی پێش ڕوخانی یەکێتی سۆڤیەت. دەمانەوێ شوێنگرەوەیەک دروست بکەین کە نوێ بێت، بە جۆرێک بەرژەوەندی هەموو وڵاتان لەبەرچاو بگیرێت. پێویستە جیهانێکی فرەجەمسەری بێت بۆ شوێنگرتنەوەی جیهانی تاکجەمسەری ئێستا و کۆتایی بهێنین بەم سەردەمە تاکجەمسەریە کە ئێستا لە نێویدا دەژین. بۆ کۆتایی هێنان بەم تاکجەمسەریەش
نابێ سیستەمێک پێشنیار بکەین کە تێیدا رووسیا تاکە نەیاری تند و شەرخوازی ئەمریکا بێت. ئێمە نەیاری ئەمریکانین، ئێمە نەیاری سیستەمی تاکجەمسەری جیهانین. باش دەبێت لەم قۆناغەدا رووسیا چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەمریکادا. ئەوە کێشەیە، چونکە ئەوە لە دەستی ئێمەدا نییە، بەڵکو لە دەستی دۆناڵد ترامپدایە، چونکە ئەو کەسێکی واقعیە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. هەروەها لە کاتی بانگەشەدا کوتی دەیەوێت بگەڕێتەوە سەر سیاسەتی نەریتی ئەمریکا نەک جیهانگیری. ڕخنەی لە جیهانگیری و تاکجەمسەری و هەژمونی ئەمریکا گرت کە شتێکی ئەمریکی نییە، بەڵکو ئەجندایەکی جیهانیە. پرۆسەی جیهانگیری لە بەرژەوەندی خەڵکی ئەمریکادا نییە. ئێمە هێشتا پێشبینی دەکەین ترامپ نوێنەرایەتی سیاسەتی نەریتی ئەمریکا بکات. هەمووی پشت بەوە دەبەستێ کە ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ کاروبارە نێودەوڵەتیەکان دەکات. ئەگەر ئەمریکا دوای ئەجندای ترامپ بکەوێ و بگەڕێتەوە بۆ سەرکێشە ناوخۆیەکانی و بوەستێ لە دەستێوەردان لە کاروباری ناوچە جیاوازەکانی جیهان، واز لە استراتیژی جیهانگیری بهێنێت کە خودی ترامپ لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بە توندی ڕخنەی لێگرت، دەکرێت ئەمریکا ببێتە باشترین دۆستمان و باشترین هاوپەیمانمان، لەبەرەوەی ئێمە هیچ شتێکمان نییە لە دژی ئەمریکا. چاوەڕوانیت لە دۆناڵد ترامپ هەیە ئەم سیاسەتە پەیڕەو بکات؟ ئێمە کەمێ بێهیوا بووین بەهۆی ئەنجامدانی هێرش بۆ سەر بنکەی ئاسمانی سوپای سووریا، بەتایبەت بە پشت بەستن بە هەواڵی نادروستی بەکارهێنرانی چەکی کیمیایی لەلایەن سوپای سووریاوە. ئەوە هەواڵێکی نادروست و ساختە بوو. کەواتە ئێوە باوەڕتان بەوە نییە کە حکوومەتی سووریا کیمیایی دژی خەڵک بەکارهێناوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە چەندین بەڵگەشمان هەیە کە دەیسەلمێنین بەکاری نەهێناوە. ئەوە هەواڵێکی نادروست بوو. هەمان ئەو هەواڵن نادروستیان لە دژی ترەمپیش بەکارهێنا، هێشتا لە دژی بەکاری دێنن. پێویستە هێندە زیرەک بێت کە بتوانێت جیاوازی بکات لە نێوان هەواڵی ڕاستەقینە و هەواڵی ساختە. بڕیارەکەی پشتی بەم هەواڵە نادروستە بەست. ئەوە گەورەترین ناومێدی بوو. هێشتا باوەڕمان بە بەڕێنەکانی ترەمپە بۆ خەڵکی ئەمریکا لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا. باوەڕمان وایە خەڵکی ئەمریکا دۆست و هاوپەیمانمانن. تەنیا جیهانگیری و بیرۆکەی داگیرکردنی جیهان موامرەیەکە لە دژی خەڵکی ئەمریکا. گروپێکی موامرەچین کە لەلایەن ترەمپیشەوە ڕخنیان لێگیرا، ئەوان هۆکاری خراپەکاریەکان. زۆر باشە، قسەکردن لەگەڵ ئێوە خۆشە، بەڵام باوچانێ بین. ناوبڕێکی کورت لەگەڵ ئێمە بمێنە. ئەم هەفپەیوینە لەگەڵ بیرمەند و فەیلسوفی ڕووسی ئەلێکساندەر دۆگین بەردەوامە بێت. مستە دۆگین ڕێز دۆگین، ئێوە تیۆرداڕێژەری ئۆراسیایین بۆ رووسیا. ئێستا پرۆژەکە زەمینەی جێبەجێکردنی هەیە؟ پێش هەموو شتێک ئۆراسیا زاراوەیەکی جیۆپۆلەتیکیە. زانستی جیۆپۆلەتیک، ڕێبازی جیۆپۆلەتیک جەخت لەوە دەکاتەوە مێژووی جیهان ململانەیەکی مەزنە لە نێوان ئەتلەنتیسیزم و ئۆراسیانیزم، واتە ململانەی هێزە دەریاییەکان و هێزە وشکانیەکان. هەموو ئەو تێکستانەی لە ڕوانگەی جیۆپۆلەتیکەوە نووسراون لە ڕوانگەی هێزە دەریاییەکانەوە قسە دەکەن. ئەوە نەریتێکی ئەنگلۆ ساکسۆنیە و وای دەبینن کە شتێکی ئاساییە زاڵبوونی هێزە دەریاییەکان ببینن. ڕێبازی ئۆراسیا وەڵامێکی هاوتەریبە لەلایەن هێزی وشکانیەوە کە رووسایە، چونکە رووسیا لە ناوەڕاستی ئۆراسیادایە. لە ڕوانگەی جیۆپۆلەتیکی کلاسیکیەوە بە چەقی ناوچەکە ناسراوە. ئێمە مافی خۆمانە نوێنەرایەتی ڕوانگەی خۆمان بکەین بۆ مێژووی جیهان. ڕوانگەی ئێمە هێزی وشکانیە،
ئەوە نیشانی دەدات کە ئێمەی ڕووسی چیمان لە استراتیژی جیهانی دەوێت. ئوراسیا هاوسەنگیە لە نێوان هێزی دەریا و هێزی وشکانی، نەک سەرکەوتنی کۆتایی هێزی وشکانی بەسەر هێزی دەریاییدا یان سەرکەوتنی هێزی دەریایی بەسەر هێزی وشکانیدا. دەمەوێت زیاتر لە تۆ بزانم سەبارەت بە سووریا. رووسیا یاریکەری سەرەکیە لە پرسی سووریادا. سیاسەتی مۆسکۆ چییە بۆ چارەسەری قەیرانی سووریا؟ پێش هەموو شتێک ئاشتی، لە ڕێی شەڕەوە ئاشتی بەدی نایێت. بنەڕەت و سەرچاوەی ئەم شەڕە داعش و ڕێکخراوە تێرۆریستیە سونیە ئیسلامیە تونداژۆخانن. پێویستە سەرەتا ئەوانە لەناو ببین یان لە چەکدایان بماڵین، دواتر بانگێشتنیان بکەین بۆ گفتوگۆی ئاشتی یان ئاشتیان بەسەردا بسەپێنین. دوایەوە دوای بەدیهێنانی ئاشتی، دوای مسۆگەرکردنی یەکێتی و یەکپارچەی خاکی سووریا هەنگاوی دواتر دێت. هەنگاوی دوایی چییە؟ هەنگاوی دواتر ڕێخستنەوەی سیاسی سووریایە، دوایی بەدیهاتنی ئاشتی، دوای شەڕ، دوای زامنکردنی مافی ژیان بۆ هەموو کەمینەکان، کەمینەی کورد، کەمینەی عەلەوی، کەمینەی مەسیحی، کەمینەی ئەرمەنی، هەموو ئەو گروپە جیاوازانەی لە سووریا دەژین. تورکەکانیش بە هەمان شێوە، چونکە ئەوانیش لە سووریا هەن، هەروەها شیعەکانیش. پێویستە بە جۆرێک ئامادەکاری بکرێت ئاشتی بێتە دی بە ئاشتی پێکەوە بژین، تەنیا لەسەر بنەمای دانان بە یەکێتی خاکی سووریادا. بەخشینی مافی کولتوری و ناسنامە بە هەموو پێکاتەکان. بەڕای من بۆ بەدیهێنانی ئەمانە پێویستە ئۆپۆزیسیۆنێکی دیکە بۆ ئەسەد ئامادە بکرێت، پێویستە پەیکەری ئۆپۆزیسیۆن بنیاد بنرێتەوە، پێویستە ڕێکخراوە تێرۆریستی ڕادیکاڵەکان بکرێنە دەرەوە و ئۆپۆزیسیۆنێکی سیاسی ئاسایی دروست بکرێت. بەڕێز دووگین، زۆر کەس لەسەر ئەوە کۆکن ئەگەر رووسیا نەبوایە ئێستا بەشار ئەسەد لە سەرۆکی سووریا نەمابوو. ئۆپۆزیسیۆن و زۆر لە وڵاتانی جیهان دەیانەوێت ئەسەد لە دەسەڵاتدا نەمێنێت. بۆچی رووسیا بربەستێکی گەورەیە لە بەردەم ئەم هەوڵانەدا بۆ بەرگری لە بەشار ئەسەد دەکات؟ لەبەرەوەی هێزی سەرەکی لەناو ئەو گروپانەدا کە دەیانەوێت ئەسەد بڕوخێنن یان لەلایەن هێزە تاک جەمسەری خوازەکانی ڕۆژاوا پشتگیری دەکرێن یان نوێنەرایەتی ترۆریستە بەناو ئیسلامیە بناژە خوازەکان دەکەن. بەڵام بە هیچ شێوەیەک ئیسلامی نین، وەکو گروپە سەلەفی وەهابیەکان. ئێمە ناتوانین ڕێگا بدەین هاوپەیمانەکەمان لەلایەن ئەم دوو هێزانەوە بڕوخێنرێ. ئەوان هەڕەشەن بۆ سەر مرۆڤایەتی. ئەوان ئەگەر توانی باشیان حکوومەت بڕوخێنن، نەیان دەتوانی سەقامگیری بەرقەرار بکەن. ئەوەمان بە دیاریکراوی لە عێراق بینی، ئەوەمان لە لیبیاش بینی. هەموو لایەنەکان لە دژی یەکدی لە شەڕی ناوخۆدان. ئەمریکا و ئیسلامی ڕادیکاڵەکان توانیان ئەو دوو وڵاتە تێک بدەن، بەڵام نەیان توانی ئارامی بەرقەرار بکەن، بەڵکو فەوزا و کەشێکی خێناویان دروست کرد. پێویستە ڕێدەوە بگرین، هەروەها پێویستە چارەسەر بخەینە ڕوو. مادام ناتوانن کێشەکە چارەسەر بکەن، کێشەیان چییە؟ ئێمە پشتگیری خودی ئەسەد ناکەین، بەڵکو ئەوە پرەنسیبی ئێمەیە. ئێمە لەوێین بۆ پاراستنی پرەنسیبەکە. ئایا ئێوە پشتگیری ئەو پرەنسیپە دەکەن کە بۆمبارانی خەڵک حەڵال دەکات لە ئیدلیب، لە حەلەب و لە ناوچەکانی دیکەی بندەستی ئۆپۆزیسیۆنی سووریا؟ پێش هەموو شتێک ئێمە پشتگیری ئەو توندوتیژیە ناکەین. توندوتیژیە کە لە دژی دەسەڵاتی شەرعی بەکاردێت، دەسەڵاتێکی شەرعی و سەرۆک و دەوڵەتێک کە کۆمەلگای نێودەوڵەتی دانی پێداناوە. هەر توندوتیژیەک لە دژی ئەو دەسەڵاتە بەکاربێت تاوانە. توندوتیژی لەلایەن دەسەڵاتێکی دانپێدانرا و لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی بۆ پاراستنی سەخامگیری بە تاوان نازانرێ. بەڵام لە هەمان کاتدا ئێستا نابێ پشتگیری ئەسەد بکەین لە پێناو خودی ئەسەد.
بەڵکو هەڵدەدەین ئەو کێشەیە چارەسەر بکەین کە لەسەر دەستی گروپە تونداژۆکانی وەکو سەلەفی و وەهابیەکان سەری هەڵداوە. ئەو گروپانە نوێنەرایەتی کرۆکی کێشەکە دەکەن. لەبەرەوەی لە سووریا چەندین گروپی دیکە هەن، بەڵام زۆر دڵنیام دژایەتیکردنی ئەسەد و پێشنیازکردنی چارەسەرێک بۆ نمونە لەلایەن کورد یان شیعەکان یان هەندێک گروپی سوننە و هاوڕانەبوون لەگەڵ ئەسەد ئەوە شتێکی شەرعیە. بەڵام کوشتنی خەڵک تەنیا لەبەر ئەوەی جیاوازن، کوشتنی مەسیحیەکان و وێرانکردنی کەنیسەکان یان کوشتنی کورد و ئیزدیەکان لەبەر ئەوەی پەیڕەوی لە ڕێساکانی وەهابیەکان ناکەن یان شەڕی نێوان شیعە و سوننە، هەموو ئەمە دەبێت لە ڕێی ڕێکەوتنێکی ئاشتیانەوە چارەسەر بکرێت. ئێمە جەق لەسەر ئەم کێشەیە دەکەینەوە. دەبێت لە ڕێی ڕێکەوتنێکی ئاشتیانەوە چارەسەر بکرێت. ئێمە جەخت لەسەر ئەم کێشەیە دەکەینەوە. پرۆژەی 4 ناوچەی ئارام لە سووریا بڕیاری لەسەر دراوە. ئایا ئەمە سەرەتای دروستکردنی دەسەڵاتێکی فیدرالیە لە سووریا؟ ڕای ئێوە چییە؟ ئەمە سەرەتای دابەشکردنی سووریایە؟ دابەشکردن بۆ نمونە کە دەست دەکرێت بە دابەشکردن نازانی لەکوێ کۆتایی دێت. لەبەرەوەی هەر گروپێکی نەتەوەیی ئێتنیکی یان ئاینی ئەوانە هەمیشە وەک کەمینە دەمێننەوە. دەتوانن داوا بکەن قسەی ئەوانیش ببیسترێ. بۆ نمونە لە لیبیا لەوێ چەندین هۆسەن، ئەوانیش بەرژەوەندی تایبەتیان هەیە، خاوەنی ناسنامەی ئێتنیکی خۆیانن. ئەوانیش داوا دەکەن چەند ناوچەیەکیان بەدەستەوە بێت کە بیرە نەوتی دێن. ئێمە ناتوانین بزانین ئەوە بەکوێ دەکات. بۆ ئەوەی پێشنیازی چەسپاندنی مافەکانی کەمینەکان بکەین، پێویستە تەواوی پەیکەری سووریا ڕێک بخرێتەوە، یەکێتی خاکی سووریا بەدەست بێتەوە. دواتر دەتوانین پێشنیازی شێوازی نوێی فیدراڵی بکەین. ئایا مۆسکۆ چۆن دەڕوانێتە هێزە کوردیەکان لە سووریا؟ ئێمە نیگەرانین لەو نەهامەتیانەی بەسەر کورد هاتوون. خەڵکی کورد وەک یەکێک لە قوربانیە سەرەکیەکانی جینۆسایدی داعش دەبینین. داعش کوردی کوشتن لەبەر ئەوەی ئیزدی بوون یان لەبەر ئەوەی وەکو ئەوان نەبوون. ئێمە پێمان وایە پێویستە مافی ژیان بە کوردی سووریا ببەخشرێت. بەڵام لە هەمان کاتدا پێمان وایە ئەو تورکمانانەش کە لە باکووری سووریا دەژین، هەروەها عەلەویەکان و کەمینەکانی دیکەش نابێت لە دژی یەکدی بن. شەڕی نێوان ئەو کەمینانە ئازاری ئەو پێکهاتانەی زۆرتر کردووە. پێویستە سەرەتا مافی ژیان بۆ کورد دابین بکەین کە قوربانی جینۆسایدن لەسەر دەستی داعش. بەڵام لە هەمان کاتدا یاریەکی زۆرتر سناکە ئۆپۆزیسیۆنی دەستکرد لەلایەن هێزە دەرەکیەکانەوە دروست بکرێت لە ناو سووریا. دوایین پرسیار دەقۆزمەوە دەپرسم کورد پەیوەندێکی کۆڵتری لەگەڵ ڕووسیا هەبوو بە بەراورد لەگەڵ ئەمریکا. بەڵام لە 1991ەوە ئەمریکا ڕۆڵی سەرەکی هەیە لە پشتیوانیکردنی کورد. بۆچی ئەم گۆڕانکاریە ڕوویدا؟ ئێستا چۆن دەتوانرێت پەیوەندی کورد و رووسیا بەهێز بکرێتەوە؟ پێم وایە پێشتر بە شێوەیەکی نەریتی کورد هەمیشە هاوپەیمانی ئێمە بوونە لەبەر هاوسەنگی جیۆپۆلیتیکی. کورد دژی تورکیا بوون، هەروەها زۆر لە حیزبە کوردیەکان هەڵگری ئایدۆلۆژیای کۆمۆنیزم بوون. ئەوە بڕیارێکی جیۆپۆلیتیکی خەڵکی کوردیش بوو، چونکە لە هەوڵدا بوون بۆ پەیداکردنی هاوپەیمان بۆ ئەوەی پشتگیریان بکات بۆ سربەخۆیی و پاراستنی ناسنامەی کوردی. دوای ڕوخانیەکەتی سۆڤیەت ئێمە دوو هۆکاری سەرەکیمان لەدەستدان بۆ بەردەوام بوون لە پشتگیریکردنی کورد. یەکەم چیدی کۆمۆنیست نەبووین، دووەم چیدی دژایەتی تورکیامان نەکرد. تورکیا هەوڵیدا بە سیاسەتی خۆیدا بچێتەوە، بڕیاریدا چیدی دوژمنمان نەبێت. ئێمە ژوازمان لە ئایدۆلۆژیای کۆمۆنیستی هێنا، بەڵام پەیوەندیمان لەگەڵ کورد پێویستە بەردەوام بێت.
پێم وایە ئێستا کاتی بنیادنانەوەی پەیوەندی کورد و رووسایە لەسەر بنەمای نوێ دوای گۆڕانکاریە ئایدۆلۆژی و جیۆپۆلیتیکەکانی چەندەیەی ڕابردوو ئێستا کاتێتی. زۆر باشە بەڕێز دووگین سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ تۆش. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون. Thank you indeed.